سڵاوتان لێبێ بەڕێزان. جەژنی مانگی ڕەمەزانی پیرۆز، جەژنی قبوڵبوونی تاعات و نوێژی ڕۆژەکانتان لێ قبوڵ بێت و جەژنتان پیرۆز بێ و هەر لە جەژن و خۆشییا بن. دەمەوێت جەژنە پیرۆزەی هاوڵاتیانتان بۆ بگوازمەوە، لەگەڵ ئەوانە قسە بکەم و بزانم تا چەند پەیوەندی تەلەفۆنی کە ئێستا هەر بە تەلەفۆنێک پیرۆزبایی لە یەکتریەکەین، تا چەند شوێنەوە گرێتەوە کە خۆت بڕۆی بۆ لای کەسەکە لە نزیکەوە ببینی، تاوقەی لەگەڵا بکەی و جەژنە پیرۆزەکە لە نزیکەوە یەکتر بکەین. لەگەڵ مانابن من ڕایەوانە ڕێگرم و ئێوەش بینەری بەنامەکە بنفەرموو. ئەوە نیەتی جەژنێنانێ بەڕاستی جەژنەوەی سەردانی یەکترکەیت و شیرگەرن ئازادی لە یەکێت لە یەک کاتەیە تۆ سێ چوار برادری خۆ و ئەبینیت و یادیانەکەیت و یەکترێ بێنیت دڵتان بە یەکتری خۆشە و کۆمەڵە یادگاری کۆنیش لەواسێ بجێڕنەوانێ. تۆ کەسێکت بۆ نمونە خاستن گەورەیەکت کە سەردان دەکات لە ڕووی معنەوی و لە ڕووی بەڕاستی مادیشەوە، تۆ یان توانی پشتی پێ بەسیت و پێت خۆشە بێت. لە دەرگای تەقەداگەنە بە کۆمەڵ لە کۆڵان لەم سەرانسەر یەک مەڵەندەر ناگەدەموی جەزموارەی لە یەکتر دەکەیت ئەوەی ئەوەی نەماوە. ئەوە لە کوێتەوە چی بەلای ئەو بێت باوشی پیاکە ماچێکەوە لە کوێتەوە نامەیەکی بۆ بنێریا تەلەفۆنێکی بۆ بکەی تەلەفۆنێکی بۆ بکەی بڵێ جەژنە پیرۆز بێت. یعنی جاری وایە کەسێک کە ئەگە هەر تەلەفۆنەکەی بۆ بکەی بیری و کەساکە لەوانەیە خەموخەفەتێکی بێ خەموخەفەتەکەی نەڕوا بەس کە سەردانی کرد خەموخەفەتەکەی بڕوا دڵخۆش ببێ بەبینینی ئەوەی کە نزیک بێت دایک و خوشک و برا و خاڵ و مام وەمانە ئەمەی کە لێرە نزیکە بە دڵنیاییەوە لەگەڵ ماڵە دراوسەکانم تاواکە سەردانی هەمویانەکە. بەشێکی زۆر لە هاوڵاتیان سۆشیال میدیا یان بە پەیوەندی تەلەفۆنی پیرۆزباییەکەن. ئەمە تا چەند شوێنەوە گرێتەوە تۆ خۆت بڕۆی بەلای کەسەکە بۆ پیرۆزبایی. ئەوە نیەتی جەژنێنانێ بەڕاستی جەژنەوەی سەردانی یەکترکەیت و شیرگەرن ئازادی لە یەکێت. دووەم شە دەبێت یەکەمەوە دوعا بکەین خۆی گەورە نوێژ و ڕۆژەکەمان لێ قوبوڵ بکات. دووەمین کە تۆ سەردانی ئەو کەسەکەی یعنی لەبەر هۆکارێکە ئەگەر خوانەخواسە لا قەدەرەڵا ئاجێ شتێکرد لە بێنە بێ داوای گەرن ئازادی لەکە یەکتری ئاشکەنەوە ئەو کۆتایەکەیەتی بەڵام بەداخەوە وەک جاران نەماوە جەژنێکی سارد و سەر ئێمە بێ لە پار و پێرار و سێرکە نەگەر هەروە بێ بەڕاستی نوێی جەژنی نییە بەتاشید. یعنی نابێت ئەوەی خۆت بڕۆی بەلای کەسەکە لە نزیکەوە ببینی تاوقەی لەگەڵا بکەی پیرۆزبایەکەی ئەبێت بەڵام جواری وایە هۆکارەکەوەیە تۆ جارێ دوانسییان ئەشیر فەرزی خۆت کۆتایی پێێنی ئەو هەر نایێت تۆش مەجبوری قفڵیکەی ترخۆ جارێ هەر دوانسییان ئەشیت ئەو کەسە خۆی بە کەمیە بینێتەوە بە حتمما وایشە تۆ جارێ دوانسییان هاتی بۆ لای براکەدا و نهاتەوەی تر تۆ لەوانەیە گومانێکی تر بەری. تا چەند دڵخۆشی کە بۆ نمونە ڕەمەزان بانگی پڕعیبادەت و نوێژ و ڕۆژ و ئەمانە بۆ ئێستا بەرەو کۆتایە ڕۆین و جژنی من وەکو خۆم لێم نەخوارد و لێشەی ناخۆم ئەلحەمدولیلا دڵم بۆ خۆشەکە ئیلاه پاداشتێکی هەیە لە دوا ڕۆژە ئیشەڵا بێومێدیش نابین هیچ کەس لە پاسداشتی خوا بێومێد نابێت بە حەقەدەوەی تر خۆشببختی بۆ کەسێک کە گرتوێتی. ئەو جژنە پیرۆزەی ئەو تامولەزەتی جارانیە کە چوین بەلای یەکتری و لە نزیکەوە تا خۆمانەکر و جژنە پیرۆزەمان لە یەکتری نەخێر خۆی وا جوانە کە ئینسان سەردانی یەکتری بکە بەبینین بیبینێ هەونەکە شوێنیەوە ناگرێت نایگرێتەوە بێتامە. تۆ بە ئەزمونت کردووە ئەوە هەست بکەی کەسێک خۆت چوبی بۆ لای تامولەزەتەکەی زۆر زیاترە جژنە پیرۆزەکە وەک لەبەی کە تەلەفۆنی زۆر خۆشترە. تۆ جاری وا هەیە بۆ لای ئەو برادری خۆ دەچی لەواشێ لەو کاتەیە دوو برادری کەشە لەوێ بێ وایانە لە یەک کاتەیە تۆ سێ چوار برادری خۆ و ئەبینیت و یادیانەکەیت و یەکترێ بێنیت دڵتان بە یەکتری خۆشە و کۆمەڵە یادگاری کۆنیش لەواشێ بجێڕنەوانێ. تا چەند جژنی جاران کە ئەوەی تیا بوو تام و چێژی زیاتر بۆ لەو جژنانە کە ئێستا بەشێکی بە تەلەفۆنێکە. بەڵێ جژنانی کە خەڵک ژیان سادە بوو تۆ بێ باسی ئەو کاتەشکی کە ئەو کاتە ئێستا موبایل نەبووە وایانە خەڵک وا زەرور بۆ کاری یەکتری ببینێ بەلەوە ئێستامە جیازێکە هاتووەمانە خەڵک کار ئاسانی بۆ خەڵکەکە بەڵام چییە تام و چێژەکە لە خەڵک وەرەگرێتەوە بیکەینە بە تەواتی بڵێن شوێنیەوە گرێتەوە بێ هەندێک جاریش خۆمان بڕۆین بۆ لای یەکتر. بەڵێ خۆی وا جوانە هەر سەردانی یەکتریش بکەیت تۆ هەم خانەوادەکە هەمیان نەبینیت لەوێ قومی ئاوە خۆی ئیسراحەت یەکەکەی کۆمەڵە شتە جێڕیتەوە بە یەکەوانێ لێ ڕەحمی جەبەجەیەکەی و خێریش دەسەکە وەکو شەرعی خێری خۆت دەزەکەوێ. تا چەند دڵخۆشی کە مانگی ڕەمەزان بە مانگی پڕعیبادەتەوە ئیترەوە بەرەو کۆتایە ڕات و جژنی سەرکەوتن و قوبڵبوونی ئەو عیبادەتان ئەو ئاواتی هەمومانە
ئاواتی هەموو مسلمانێکە کە لەو مانگەیە عیبادە زیاکە بە ڕۆژوە بێ شەو نوێژەکە بۆ لەیلەت القەدرە مێنێتەوانێ هەموو ماخوای گەورە لێمان وەرگرێ و ئیتاعاتی هەمومان قوبوڵ بێ ئیشەڵڵا لە هەموو کەسێکی وەرگرێ ئیشەڵڵا بە خۆشی بێ ئیشەڵڵا هەموو ساڵە تا چەند دڵخۆشی کە مانگی ڕەمەزان مانگێک بۆ پڕ لە عیبادەت و نوێژ و ڕۆژوو بۆ ئێستا ئیترەوە جەژنی سەرکەوتن و قبولبوونی عیبادەتەکانمان تا چەند دڵخۆشی پێ والله زۆر 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 خۆشم لە من وایە دنیا ئیمنە هەرکە ڕەمەزان بێ جەژن لە کوێ جەژنەکەی لەگەڵ کیا جەژنەکەی پیرۆزبایی لە کێ پیرۆزبایی لە خزم و کەس و جاوسێ و ڕێڕێوی هەموو باشە مام حاجی ئێستا وەکو جاران خەڵک زۆر تااقەتی پەیوەندی کۆمەڵایەتی نەماوە تا چەند پەیوەندی تەلەفۆنی شوێنەوە گرێتەوە تۆ خۆت بڕۆی بەلای و کەسە پیرۆزبایی لێ بکەی لە نزیکەوە بیبینی والله پیرۆزبایی لە نزیکەوە باشە نەو بە تەلەفۆن من سا خزمەکان لە دوور بە تەلەفۆن ژنە پیرۆزان لێ یەکەم باشش نییە باشیش نییە نەوەڵڵ بۆچی لەوەرەوەی خزمەوە نێزیکە نێزی بە باشترەوەی کە دلی پێ خۆشترە بێت ئەی جەژنان ئەچی بەلای خزم و کەس و کارت ئاوا لە نزیکەوە بیان بینی ئەچی نێزیک بێ ئازی دوش بە تەلەفۆن نزیک بێ خۆتە ڕۆی ئەرەوەڵڵ جەژنی ئێستا خۆشە یا جەژنی قەدیم کاتی خۆیەوەتان ڕەوایی ئێستا ئێستا قەدیم کۆکەی خۆش بوو بۆچی خۆش نەبوو قەدیم ئێستا خۆشی لە چیە خۆشەکەی لەوایە ش زۆرە و وەزی خەڵک تا ڕادەیە باشترە لە جار خەڵکەشی نەبوو لادەیە نەوەڵڵ جەژنانی هەر خەڵک فەقیر بوو شتێکی وای بە جێژن دەوڵمە دەبێ ئەرە وڵا فەقیرە فەقیرە دووبارە جەژنە پیرۆز خۆم باشکە لە هەموو تۆش تاعات و نوێژەکان هەمووی قبول بوو ئیشەڵڵا ئیشەڵڵا بە ئێزنی خوا بۆ برا و خزم و کەس و کارن یەکەم جار دایک و باوک لە پێشەم ئەرە وەڵڵا یەکەم جار دایک و باوکە تا چەند خۆشحاڵی بیکەچی لە نزیکەوە باوەشیان لەکەی و ماچیانەکەیت و تەوقیانەکە لەوە خۆشتر نییە لەوە خۆشتن دایک و باوک ماچکەیت و تەوقی لەگەڵا بکەیت و ئێتر جەژنە پیرۆزی لێ بکەیت زۆر کەسم دیوە ئەڵێ حەزەکەم بۆ نمونە ماچی دایکم کەم ماچی باوکم کەم بەس ڕووم نایە بەس لە جەژنان ئەڵێ فرسەتێکی باش ڕاستەکە ڕاستەکە وڵا بۆ نەوجا بۆی ئەوی بۆ شێر ماچکەی قیچەکە نەرە وەڵا چەند پەیوەندی کۆمەڵایەتی بە تەلەفۆن جێگەیەوە گرێتەوە خۆت بڕۆی بەلای کەسەکە لە نزیکەوە جەژدە پیرۆزی خۆ بچی خۆشترە و جوانترە و باشترە بە تەلەفۆنەکە ئاسانکاریە بەڵام خۆشتە کە بچیتە نزیکەوە بڵێ هەمیشەوە بکە بێت جارجارش خۆشمان هەرە وەڵا هەر جەژن هەبێ بچیت گومانیتیان نییە گەورە تاعات و نوێژەکانی لێ قبول کرد خۆش بیست پاسەکەم تا چەند دڵخۆشی لە جەژنا بۆ پیرۆزبایی لە کێیەکەیەکی بۆ لایکێ لە جەژنا پیرۆزبایی جەژنی مانگی ڕەمەزانی پیرۆز لەم و کەس و کارمەکە میوادارم ئەم دۆ خەبەرەوە باشتر بچێت بەڕاستی ئەنیسا ژیانی خەڵک بەعام ژیانێکی ناخۆشەکە زڵی بە هیچ خۆش نییە بەڵام ئەم بۆنەیەکی ئاینی یار ئەوەیە لە ڕووی ئاینە و لە ڕووی دینەکەەوە خەڵک دڵی پێی خۆشە جیناوەکوتر لەبارەی بڵێن لە بواری دارایی و لە بواری ژیانی خەڵک بەڕاستی خەڵک زۆر بێتاقەتە بێتاقەتە خەڵک ئێستا دەبینین جەژنی ئێستا فەرقی هەیە لەگەڵی جارانە بەشێک لە وڵاتیان هەر بە تەلەفۆن ڕەنگە پیرۆزبایی بکەن تۆکو خۆت تا چەند پەیوەندی تەلەفۆنی بەکارێنی تا چەندیش ئەچی بۆ لای خەڵک بۆەوەی لە نزیکەوە خۆت پیرۆزبایانی بەڵێ وڵای دیارە هەر بە گشتی ئەو پەیوەندی کۆمەڵایەتیە هەر لە ناو خێزانەوە دەست پێ بکە نەماوە ئەین لە بینی خوشک و برایە بەڕاستی زۆر زۆر کاڵ بۆتەوە و هەر هەمووی بۆ بە پەیوەندێکی تەلەفۆنی کابرا پەیوەندێکی تەلەفۆنی بووەکە و پیرۆزبایی جەژنە لێەکە ئەمە شوێنی ئەوە گرێتەوە خۆت بڕۆی لە نزیکەوە کەسەکە ببینی بە تەکید نەخێرەوە نایگرێتەوە شتە ناگرێتەوە چکە جاران تۆ خۆ دەزانی ئەو پەیوەندیە گەرم و گوڕی کە جاران هەبوو بۆی ئەوە بووکەوە سەردانی کە سوکار دەکرد لێ دەپرسینەوە بەڕاستی گەر کەم و کوڕێکیان هەبووە بتوانێت ئەوتوانی بۆیان پڕکەیتەوە بەڵام بەڕاستی ئستا ئەوە نەماوە بەداخەوە ئەو پەیوەندی تەلەفۆنەر کاراسانیە بەڵام لەو لایشەوە ئەو سیلا ڕەحمی بەڵام من وا تێگەمە خۆت زیینەوەیەک بێژی ناتۆ وا خۆشترە بچیت سەردانی و کەسە بکەیت بچیتە ماڵی لی پرسیتەوە بزانی وەزعی چۆنە چۆنی ئەگەر بێت و کەسەکە بڵێ نزیک بێ لێتەوە بتوانیت یا هاوکاری بکەی یارمەتی بی سیلەی ڕەحمەوە نەبخۆتە بۆ کەسەی توانین پشت پێ بەسێ لە کاتێکە پێگیرانێکی هەبێ ڕووی بێ داوای هاوکاری بیزە بە تۆ وەختەکە تۆ کەسێکت بۆ نمونە خاستن گەورەیەکت کە سەردان دەکا لە ڕووی معنەوی و لە ڕووی بەڕاستی مادیشەوە تۆ یانیتوانی پشتی پێ بەسیت و پێت خۆشە بێ ینی کەوی لە دەزاوە هەستەکە
جیاوازی زۆرە لەگەڵەوەی کە کەسەکە خۆی بڕا بۆ لای بیزابەت هەر زۆر کاڵ بەتەوە بگرانی تۆی سا کەسە نزیکەکانیشە کە سەردانتەکەن دڵە پێی خۆش نییە چکەوا هەستەکەیت بەڕاستی ماسکێکی لە دەموچاوایە وەراتووە بۆ نەکە لە کۆڵەکاتەوە لە کۆڵێکاتەوە بۆیکەوا لەسەر شانی نەمێنێ و زۆر بەشیان هەر نایەن هەر سەردانێ ناکات و دواتر عزلێکە بۆ دۆزێتەوەڵێ بۆ نمونە ئیشێکم هەبوو کارێکم هەبوو خۆشمان هەر خۆشمان لە خۆشمانەوە دیەکە بە جۆرێک بێ بەس جەژن نەبێ هەمیشە بێ بۆی جاران ئێمە کە سوکارەمی خۆ دەزانیت پەیوەندیی کۆمەڵایەتی گەرم هەبوو ناو کە سوکارە خاستەن دۆ سەردانتە کرد اینجا دوای ئەوە بگەڕێ بۆی کەوا بڵێن کەسە کاتێ سەردانی گەڕەکی شیە کرد وەنیە ماڵە دراوسێ زۆر نزیکتر بوو لە کەسی نزیکی خۆت ینی پەیوەندیی پتەو هەبوو بەڵام بەداخەوەی ساوە نەماوە لە هەمووتان و پیرۆزبایی لە گەلی کورد بە تایبەتی وادارین ئەم وەزعشمان بۆ باش بێت و خوابکبێ بە خێر و خۆشی بۆ مولایەک جەژن لەگەڵ کیا بەسەرەبەی چۆن جەژنەکەنیەوە تا چەند پەیوەندی تەلەفۆنی شوێنیەوە گرێتەوە خۆت بڕۆی بەلای کەسەکە پیرۆزبایی جەژنەکە زیاتر ئێمە خۆمانە چی بەلای کەسەکان بەڵێ بۆچی ینی بۆ بە تەلەفۆن نایکە خۆشتر ئەوەیە یەکتر ببینی تام و لەزەتی جەژنەکەی بەڵێ زیاتر ئەیتاوان جیاوازی جەژنی ئێستا لەگەڵ جارانە لە چی بینی وڵای جەژن ئێستا زیاتر ساربنەوەی شتیایە بەڵێ بۆ زۆر تام و لەزەتیشی نییە وەگوجار تاوان هۆکارەکەی ئەوەیە ئەم تەلەفۆنە پێیا بۆ نمونە تەلەفۆنەکەت لە کۆڵخۆکردنەوەی نەک بەڕاستی بتەوێت پیرۆزبایی خۆ لە کۆڵکردنەوەی ئەو تەلەفۆنە تۆ سبەینە کە جەژنەکەی لەگەڵ کیا ینی جەژنەکان یەکەمدار پیرۆزبایی لە کیەکە اینجا بۆ لای کی ئەڕۆی یەکەم جەمە لە ماڵەوەی دوای بۆ لای باوکو بۆ لای کەسوکار جەژنانە دەیتە مناڵەکە ئەیتاوان لەسەر بڕەکەی کێشتان بە دروست ناوێت نانە ئەوهۆنکی بەشی من کەمێکە بڵێ ناوەکو یەک بۆیاندانێ و ئەوهۆنکی نەخوا بەزیاوی هەموو وەکو یەک وەرێ بەڵێ بەڵێ خەجەژنێش پیرۆز بێت نوێژەکانی هەمووی قبول بوو فەرمای گەورە ڕستقی خێری شت سەلامەت بیاخۆ دنەکە وای لێ دووەرە بێ بە تەلەفۆن جەژن بارەکی لێ خەڵکە جاری وایان دیێسە من لە جەژنامە خەڵکم بۆ چییە هەر خۆی لە ئەگەر لە کاتی ئاسایی خۆش خەڵ بێ وەلات و جەژنوارەی کاو لە کاتی هینە لە جەژنا خەڵکم بۆچی بێ وەلام پەیوەندیە تەلەفۆنیە شوێنیەوە گرێتەوە خۆت بڕۆی بەلای کەسەکە لە نزیکەوە پیرۆز ئەگەر ڕاستوێنیە خۆی بچی وەلایەتی خۆشە وەلایەتە خۆشرە هیچ کاکە گیانی خزمەتی نییە لە دوورەوە خۆشە نەک لە ساڵی جارێک نییە بڵێ جەژنە پیرۆز بێ یاخوا بەکەی و سەرچاوم وا خۆشتن نییە تۆتەوێ تەنها جەژن نەبێ ئەو پەیوەندی و سیلەی ڕەحمە هەمیشە هەر بمێنە خۆشرە هەر سیلەی ڕەحمدای نییە بمێنە خۆشرە ساڵێن جەژنی جاران خەڵک میانی تەلەفۆن نەبوو زۆر تام و لەزەتی زیاتر بۆ لە بەروی چوون بۆ لای یەکتری حتا حلەوە پێشی نییە لە مسلمانیە کۆڵانەکە نییە بەجارێ 50 کەزە وەستا لە دەرگای تەقیداگەن نە بە کۆمەڵ لە کۆڵان ئەم سەرمزەر یەک مەڵەندەر ناگەدەموی جەزموارەی لە یەکتر دەگەێت ئەوی نەماوە بەخۆشە نەماوە ئێستا سبەینێ کە جەژنەکەن تۆ لە کیەوە دەست پێەکەی دوای بۆ لای کیەچی یەکەم جار جەژنە پیرۆز ئەچی وای دایک و باوکو لە پێشە ئەیچ زۆر کەزەیە من بامەست پێ بڵم زۆر کەزەیە ئەڵێ حەزەکەم باوشکم بە باوکمە یان بە دایکم ماچی بکەم بەڵام ڕوم نایە بەس جەژن فرسەتە ئارەزوی خۆم ڕێ بۆ چییە دایک فەرزە و باوکی ژەر فەرزە تیژی لێبینی کە ئاوە لە نزیکۆچی بۆ لایەن و چۆنەرە وەڵا کاکە گیان دایک بابە گیان جاری وایە نییە دایک زەروترە باوکو زەروترە لە هەموو کەسێک جاری وایە نزیکی دایک و باوک بە خۆی نەحمەتێکی گەورەیە نەحمەتی خواییە جەژنتان پیرۆز یاخوا مبارەک لێەوەش پیرۆز بێ ئینشەڵڵا نوێژەکانتان قبوڵ ئینشەڵڵا خوای گەورە سەفرەی ناو قیامەت بن ئینشەڵڵا ئەوە نیەتی جەژن هێنانێ بەڕاستی جەژنەوەی سەردانی یەکترکەیت و شیرگەرن ئازادی لە یەکێت لە یەک کاتەیە تۆ سێ چوار برادەری خۆ ئەبینیت و یادیانەکەیت و یەکترێ بێنیت دڵتان بە یەکتری خۆشە و کۆمەڵە یادگاری کۆنیش لەواسێ بجێڕنەوانێ تۆ کەسێکت بۆ منە خاستن گەورەیەکت کە سەردانتەکە لە ڕووی معنەوی و لە ڕووی بەڕاستی مادیشەوە تۆ یانی توانی پشتی پێ بەسیت و پێت خۆشە بێت لە دەرگای تەقیداگەن نە بە کۆمەڵ لە کۆڵان ئەم سەرمزەر یەک مەڵەندەر ناگەدەموی جەزموارەی لە یەکتر دەگەێت ئەوی نەماوە ئەوە لە کوێتەوە بچی بۆ لای ئەو بێت باوشی پیاکە ماچێکە ئەوە لە کوێتەوە نامەیەکی بۆ بنێریا تەلەفۆنێکی بۆ بکەی سارد و سڕی تەلەفۆنێکی بۆ بکەی بڵێ جەژنە پیرۆز بێت یعنی جاری وایە کەسێک کە ئەگە هەر تەلەفۆنەکەی بۆ بکەی
بیری ئەو کەساکە لەوانەیە خەموخەفەتێکی بێ خەموخەفەتەکەی نەڕوا بەس کە سەردانی کرد خەموخەفەتەکەی بڕوا دڵخۆش ببێ بە بینینی ئەوەی کە نزیک بێت دایک و خوشک و برا و خاڵ و مام ومانە ئەمەی کە لێرە نزیکە بە دڵنیاییەوە لەگەڵ ماڵە دراوسەکانم تاواکە سەردانی هەمویانەکە. جژنی ئێستا خۆشە یا جژنی جاران کە ئەگەر بیرت بێ والله طبعا جزني جاران خوشتر بوو جاران خۆشتر بوو طبعا ئێستا هەموو عالم کەم دەرامەتەوە بێ مەعاشە وێ پارەیە و جاران خەڵک ئاسوودە بوو مەعاشی تایبەتی خۆیە بوو لەسەری مانگەم و کەسێک مەعاشی خۆی وەرەگەر خەڵک مێشکی مرتاح بوو ئێستا وای کردو خەڵک زۆر تاقەتی ناڕەحەتە بێ تاقەتە کە جەژنیش بێ سوودی نییە بوو خەڵک یەکێک لەو شتانەی کە ئێستا دروست بووە بە تەلەفۆن هەندێک کەس پیرۆزبایی ئەکات وەکو جاران تاقەتی نییە بڕۆ بەلای کەسەکە ئایا پەیوەندی تەلەفۆنی پیرۆزبایی تەلەفۆنی ئەوە گرێت شوێنەوە گرێتەوە خۆت بشی بەلای کەسەکە نەخێر ئەوە دوور تەخاتەوە لە سۆزداری دوور تەخاتەوە لە سیلەی ڕەحم و نزیک بوونەوە لە یەک و تەنها شتێکی ڕۆتینی ئەوکو بڵێ کە شتێک لە خەیاڵتە لە کۆڵخۆکردنەوە بەڵێ تقریبان بۆ شێوازاکات بۆ ئێستا خەڵک زۆر یانی تاقەتی جژنی ئێستای نییە ئەڵێ جاران چون بۆ لای یەکتری جاران ئێستا زۆربەی شتەکان بۆی تۆڕە کۆمەڵایەتەکان و بڵەم ئەتەرنێت و کۆمەڵە شتی واوە یەکەیت خەڵکەکە دوور کەوتۆتەوە لە یەک بە ئەنی ڕەحمیان نەماوە بە زەیان نەماوە سەردانی کەس و کارەکەی لەم جەژنانە ئارە وەڵام شەڵی بۆلایەن ئینشاءڵڵا هەستەکەی جیاوازی هەیە لەوەی وەک لە تەلەفۆنێکی بۆ طبعا ئێستا تۆ بۆ نمونە چی بۆ لای مامە خاڵە خوشکە زایە برارزایە ئەوە لەکوێتەوە بچی بۆ لای ئەو بێت باوشی پیاکە ماچێکە ئەوە لەکوێتەوە نامەیەکی بۆ بنێریا تەلەفۆنێکی بۆ بکەیت سارد و سڕی تەلەفۆنێکی بۆ بکەی بڵێ جەژنە پیرۆز بێت طبعا ئەویش هاکە زای جوابتێت وردە وردە ڕەحمی نامێنێ بۆ تۆش ڕەحمە نامێنە دوورەکەونەوە لە یەکرد زۆر جار کەچی بۆ نمونە ماڵی مام و سەیرەکە کۆمەڵی لە خزمەکانی تریش هاتن ئیتر دیسانەوانی جەبینی تو سیلێ ڕەحمەکەی تازە وایە ئەوەشی کە دڵێ لێشاوە لەو کاتەیە هەمووی ئاشتە بێتەوە ینی خۆشترە بێت جەژنەکە خۆشترە بێت دووبارە جەژنی پیرۆز باسەکەمان لە ئێوەش و لە مولایەتش جەژنت پیرۆز بێت تاعات و نوێژت قبول بێ ئینشاءڵڵا قبولکە ئینشاءڵڵا چیت هەیە لە جەژنا و تا چەند گرنگە تەنهات بە تەلەفۆن پیرۆزبایی نەکەین بچین بۆ لای یەکتر وڵی جا زەڕورە خۆ ئەگەر نەکرێ بە تەلەفۆن باشترە هەر لەوەی کە نەکرێ وەکو ئەڵێ سەدی دووەقاری بوو پێغەمبەری خوا سەسم فەرمێ یا شتەکە 100% بپێکن و ئەنجامی بدەن ئەگەر نەتوانی لێ نزیک ببیتەوە بەڵام سەردانیەکە باشترێکە لەوەی کە تەلەفۆن بکرێت بۆ ئەو خزمانەیە ئەو کەسانی کە دوورن بە تەلەفۆن هەر پیرۆزبایەکە بکەیت بەس بۆ شوێنە نزیکەکان خۆت بڕۆ بەڵە گومانیتیانە باش وایە و چاک وایە ئینشاءڵڵا سەردانی بکرێ لە حاڵ یەکتری ئەپرسی یەکتری ئەبینی یعنی جاری وایە کەسێک کە ئەگە هەر تەلەفۆنەکەی بۆ بکەی بیری ئەو کەساکە لەوانەیە خەموخەفەتێکی بێ خەموخەفەتەکەی نەڕوا بەس کە سەردانی کرد خەموخەفەتەکەی بڕوا دڵخۆش ببێ بە بینینی کێشەیەکی هەبێ لە نزیک و ئاگاداری بێ لەوانەیە توانە هەبێ وحدکە بەس بە تەلەفۆنەکە لەوانەیە لە حاڵ و باڵی بەتەواوی نەزانێت و تا چەند هەستە بەوە کردووە ئەگەر کەسێک بڕۆی بۆ لای سۆز و خۆشەویستی و محەبەت زۆر زیاترە وەک لەوەی بەس بە تەلەفۆن ئەو پیرۆزبایی بە تاکید بە واقعی خۆم ئەوم بینیوە و ئەنجامیشم داوە کە زۆر کاریگەری زیاتر لەوەی کە کەسێک سەردانی بکەیت لە چاوەوەی کە تەلەفۆنێکی بۆ بکەیت چەند دڵخۆشی بۆی کە تاعات و نوێژ و ڕۆژەکانی ڕەمەزانمان ئەو گرتووە ئێستاەوە جەژنی سەرکەوتن و قبولبوونیەوەی وڵای جا جەژنی بەڕاستی مسلمانە وەکو پێغەمبەری خوا سەڵلەم فەرمێ ئیصائیمی فەرحەتان بۆ کەسی ڕۆژوان دوو خۆشیەیە خۆشیێکیانەوەی کە تۆ چاوەڕێی ئەجر و پاداشی خۆی پەرگارەکەی لەو مانگەیە تۆ تاعاتی خوات کردووە و فەرمانی خوا جێبەجێ کردووە بە تەئکید خوای گەورەش ئین الله لا یضیع ئەجر المحسنین خوای گەورە پاداشتی چاکەکار بە زایع نادات و ئەجر و پاداشتی خۆی زۆر بە زیادە خوای گەورە بۆ ئەنووسێت بە تایبەتیش ڕۆژوو کە ئەڵێ ڕۆژوو بۆ منە و هەر خۆشم پاداشیە دەمەوە خۆشیێک ژەوەیە کە تۆ لەو ڕۆژەیە گۆڕاڵی خوات کرد و تاعاتی خوا جێبەجێ کرد و سەردانی کۆمەڵی خزم و کەس و کارەکەیت و ئینشاءڵڵا بەئیزنی خوای پەروەردگار لێوە پیرۆز بێ ئینشاءڵڵا مەمنون وەڵی ئەگەر مەجاالە هەبێت بچی سەردانەکە بکەی زۆر لە تەلەفۆنەکە بەڕێی من باشتر لە تەلەفۆنەکە باشتر لە تەلەفۆنەکە زۆر باشترە بەس بە چۆن بە پێی مەجاالە بێ بتوانانی ئیمکانێتی ئەوەتە بێ سەردانی ماڵە خزمانکەی بۆ نامانەی کە نیزیکن دوو لێتەوە بەس کەسە نیزیکەکان بەعام بڵین ئەمەی کە کەسی ئازیز و دەر و دراوسی ئەمە
ئەرچی سەرشانتە و زەرورە بچی سەردانی بۆ خزمە دوورەکانیش کە دەستپیان ناکاوە هەر تەلەفۆنەکە هەبێ خزمە دوورەکان بەڵێ بە تەشید بە نامەی بە مەسنجەر و بە ڤایبەر و بەمانە پیرۆزباییەکەی کامێرە ئەەکەیتەوە چاک چۆنیەکەی پیرۆزبایی لەکەی ئەمە بە تەشید لە بیر نەکەین ئەگەر بە تەلەفۆنی وەڵام من بۆکو خۆم پێش هەموو شتێ جارێ ئەم شەو بڵێن بەیانی ئەگە تەشید بم بەیانی جەژنە نامەی جەژنە پیرۆزە بۆ هەمویانە نێرە بۆ شارنەچی بۆ لایە ئەوەی کە نزیک بێت دایک و خوشک و برا و خاڵ و مام وەمانە ئەمەی کە لێرە نزیکە بە دڵنیاییەوە لەگەڵ ماڵە دراوسەکانم تاواکە سەردانی هەمویانەکە زۆر جارکەچی بۆ ماڵ خزمێک سێرێکی کۆمەڵی لە خزمەکانی ترش لێوەکو بوونەتەوە ئەمەش دیسان سیلێ ڕەحم تازە ئەمە سیلەی ڕەحم تازە کاتەوە بە تەشید بە تەشید ئێستا من زۆر جارەیە خزم و دۆستێ بڵێن کەسی خۆمان یعنی دڵنیام کە کەسی خۆمەوە ئامۆزە نەگە ئامۆزا خزمێکی بڵین نزیکە بەس دەمێک یەکترمان نەبینی و کوڕی گەورە بۆ ژنیە ناوە کەسیە بۆ لەو شوێنە لە جەژنە پیرۆزە کە تعارفیان پێکردم توێتی ئەمە فلانە کەسەوت خۆشحاڵ کەسی خزم تا ئارەوەڵا بە تەشیدا نەشم زانی وەلایەن لەو بازارە سەجار تووشی بووم نەمزانی دووبارە جەژنی پیرۆز جەژنیەوەش پیرۆز بێ پێویستە خۆ بچی بۆ لای بۆی کە ساعتێکە تازە بێتەوە تۆ بە تەلەفۆنێک دوورا و دوور هیچ مەسەلەکە ناگۆڕێ ئەوە زەرورە خۆت بڕۆی لە نزیکەوە بیبیکەیتە ملی ماچی گەی گەردە نازایی بکەیت وەکو دوور و نزیک بە تەلەفۆن فەرقی زۆرە تۆ هەست بۆ فەرق و جیاوازی کردووە کە تەلەفۆن شوێنیەوە ناگرێتەوە خۆت بچی لە نزیکەوە چۆنارەوەڵا لەکوێ دەستکەیتە ملی ماچی گەی داوای گەردە نازایی لێ بکەیت لەکوێ بە تەلەفۆنێکی بەسییت جەژنە پیرۆزەیەکی لێ بکەیت بە تەلەفۆن جۆرێ لە کۆڵخۆکردنەوەیە ئەی تەبعا نارەوەڵا بۆ ئەوی کە نەچێت هەر بە تەلەفۆنەکە لە کورتی ببڕێنێتەوە تەواو بەڵام نابێتەوەی سیلێ ڕەحمەکە خۆت بچی لە نزیک ناخێرەگەر منەڵێم ئەگەر چووی بۆ لای لەوانەیە دەستکەیتە ملی ماچی کەی داوای گەردە نازایی لێ بکەیت لای خزم و کەسوکاری سەیری کردن لەوێ کۆمەڵێ لە خزمەکانی تریش هاتوون دیسان ڕەحمەکە تازە بوو ئەی تەبعان کە ساعتێکە تازە بێتەوە تۆ لەگەڵ ئەمە جەژنە پیرۆزەکەی لەگەڵ ئەوە دەستەکەیتە ملی ئەو ماجەکەی یعنی کە ساعتێکە تازە بێتەوە بەس تۆ بە تەلەفۆنەکەی یەک تەلەفۆنەکەی بۆ شخصێک و تەواو تەلەفۆنەکە شیرینێکی شتیانێ بیخۆی بەس لەولا خۆشش وایە وەڵا تۆ ئەم جەژنە سەرەتا لە کێوە دەست پێەکەی جەژنە پیرۆزەکان وەڵایی من سەرەتا جەژنە پیرۆزە لە تاوای مسلمانی جیهانەکەم کوردستان و عێراق هەمووی دایک و باوکیشم نەماوە برایەکیشم هەر لە ماوەیە خێخۆی و خێزانەکەی بە نەخۆشی ئەمری خۆیان کرد ئەرەوەڵا جەژنە پیرۆزە لە هاوسەرەکەم و لە مناڵەکان و لە براکان و لە برازاکان و لە کچەکەم و هەمویان تاعات و نوێژی ڕۆژیان قبول بێ بەخۆش ئیشەڵڵا پەنا بەخوا سوپاس دەکەم سوپاس ئیشەڵڵا هەموو لای پیرۆز بێ بەڕێزان ئەوەی بینیتان قسەی هاوڵاتیان بوو لەسەر جەژن ئەوان باسییان لەوە کرد کە جەژنی ئێستا ئەگەر بتەوێت تام و لەزەتی جاراندا دەبێت بۆ جەژنە پیرۆزە بڕۆی بۆ لای خزم و کەسە نزیکەکانت ینی خۆت لە نزیکەوە بچی پیرۆزبایان لێ بکەی جەژنە پیرۆزەکەیان لەگەڵا بکەی دانیشی لەگەڵیانە شیرینێکیش بخۆی وەکو ئەوە نییە کە تۆ بە تەلەفۆنێک پیرۆزبایەکە بکەیت تەلەفۆنەکە زۆر جار سارد و سڕە بەڵام ئەو خزم و کەسانی یاخود ئەو کەسە ئازیزانی کە دوورن لێمانەوە ئەتوانین بە تەلەفۆن بیکەین بەڵام بۆ کەسە نزیەکان زۆر زەرورە ئێمە بچین لە نزیکەوە بیکەین و لە دەرەوەی جەژنیش ئەو پەیوەندە کۆمەڵایەتیانە ئەو سیلە ڕەحمە هەر بمێنێتەوە بۆ ئەوی بتوانین لەو کاتانی کە پێویستمان بە یەکترە بتوانین پشت بە یەکتری ببەسن داواکانی لەخوای گەورە تاعات و نوێژ و ڕۆژ و ویردەکان هەمووی لێ قبول کردبین و جەژنیش بکاتە مایە خێر و خۆشی بۆ وڵاتی ئێمە و سەرجەم وڵاتی موسڵمانان دووبارە جەژنتان پیرۆز بێ تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ